لاعبم هي عزيزة ونشر المليون بقربان ونشر المليون كاك ببورن هەڵەیەکم بۆ هاتە پێشەوە ئەوی چاکە بێت تەواو هەموو شتێک تەواوە عەزیزە اینجا بەخێر بێن سەرچاوی ئارام ئەحمەد حورمەت و خۆشەویستی بۆ هەموو لایەکتان هیوادارم کە زۆر باش بن ئازیزان تەلەفۆنوشتم بۆ مەکەن لەبەرەوەی ئیتر تەلەفۆنوشەیەت هەڵناگرێ بەندەی مخلیستان ئارام ئەحمەد ئازیزان و خۆشەویستانی من ئەمشەو کۆمەڵێک قسە و باستان لەگەڵ ئاکەم هیوادارم کە بتوانم سوودێک بە هەموو لایە بگەێنم وتەمەناکەم کە ڕێزی نەزەری جیاواز و بۆچوونە جیاوازەکان بگرین لەسەر کۆمەڵێک مەواضع بۆ یەکەم لەسەر مەسەلەی ئەو کچەیش ئەو کوڕەکە لە بادینانە کوژرا بەدەستی براکەی لەسەر براژنەکەی لەسەر ئەوەیش تەسەور و ڕاو بۆچوونەکانی خۆم ئەڵێم بەڵام هێشتا لە 100% نایڵێم لەبەرەوەی کە من تەبیعەتی کورد ئەناسم کە چۆنە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە کە خەڵک ئەوێت تۆ مەسەلەن من وا قسە بکەم کە ئەگەر درۆژ بە قەی ناکە مهم وەیە خەڵک ڕازیکەین ئەو بۆ خۆی کارساتەکە سەرەتا ئەمەوێت بە کورتەیەک باسی ئەوە بکەم کە من خۆتان نەزانم چەند ساڵێکە خەریکی ئەم نەوعە لە نەقد و نەقدکاریم بەرامبەر بە دەسەڵاتی ستەمکار لە باشووری کوردستان و هەر کەسێکیش ئازاد درابێ و لە هەر شوێنەکە دزی کرابێ گەندەڵیە کرابێ من هەڵوێستی خۆم هەبووە و هەر غەدرێکم بینی بێت و بیستی بێت و خوێن بێتەوە لەسەری هەڵوێستم هەبووە لە ڕاستیە نایژڵێم وەڵا ئەوەی کە من وتومە لە 100% پێرفێکت و ڕاست بووە بەڵام خۆم بەڕاستم زانیوە بەڵام خۆشم دوایی هەستم پێکردووە کە لە هەندێک شوێنە هەڵا بەسەرما تێپەڕیوە بەڵام ئەو هەڵانە هیچی پەیوەندی بەسەر ناوەرۆشی هەواڵ و زانیاریەکانی منەوە نەبووە یعنی هەموو زانیاریەکانی ئارام ئەحمەد دەقیق بووە ڕەنگە لە شوێنێکە ناوی کەسێکم هێنا بێ مەسەلەن کەسەکە مردی بێیاندا یعنی ناوهێنانی ئەم کەسە هیچی لە ناوەڕۆک یا لە هەواڵەکە یا لە زانیاریەکە لەدەست نەداوە و زانیاریەکە خۆی ماوەتەوە هەڵەکە شتێکی ئەونا عەجیب و غەریب نەبووە تاوەکو ئینسان قسەکەم لەبەرەوە زۆر جاران دەسەڵات بە تایبەتی ئەوێ شتێکی بچووک وا لێ بکا کە بێوێ هەموو شتەکان ئەوە بکە مەسەلەن ئاعتیباری بۆ نێهڵێتەوە بەڵام چونکە دەسەڵات خۆی ئاعتیباری نەماوە ڕاستیەکەی قسە و باسەکانشی نایخوات ئازیزان هەمووتان ئەزانن کە ئەو دەوڵەتانەی کە لە ئاسی دنیای ئێستا حکومڕانیەکان هەموویان دانراون لە ڕاستیە لەلایەن گروپگەلێکەوە لە ئاسی دنیایەکە وەکو تارماییوان و بەم دنیایە ئەگەڕێن و ئەوان ئەڵێن مەسعود بازانی و پارتی و یەکێتی ئەوەندە ساڵ لەوێ حاکم بن لە تارانە جمهوری ئیسلامی ئەوەندە ساڵ لەوێ بێ لە بەغا ئاوا بێ لە شەرق ئاوا بێ لە ئەڵمان لەکوێ ئاوا بێ هەموو ئەمانە بەڕاستی هەمووی دانراون پاشانیش کاتێکیش کە ئەیانەوێ شتێک بڵاو بکەنەوە لەبارەی میدیاییەوە چونکە سەرلەبەری میدیاکان کۆنتڕۆڵی خۆیانەوە بە تەواوی زاڵن بەسەریا هەواڵێک دروستەکەن کڵێشەکەی داڕێژن لە یەک چرکە ساتە لە ملیۆنان جێگا بڵاو بێتەوە مرۆڤایەتی تووشی شۆکە بێ لەم حاڵەتانەیە و لە خۆی ئەپرسێ تۆ بڵێ ئەم هەموو میدیای درۆکە ئەوە نییە فڵان واڵێ ئەو واڵێ کەواتە ئەوە ڕاستە ئیتر لەوە تێناگا کە یەک ئەقڵ یەک پەنجە یەک کلیک ئەم شتەی کردووە لەوەقع باشە بۆ ئەوەی کە باشتر بەشەرەکانی سەر ئەم گۆیزەویە چاواشەکەن و وایان لێ بکەن کە هەمیشە درۆیان دەرخوارد بن و هیچ کاتێک چاویان ڕاستەکان نەبینێن بۆیە بەم جۆرە مرۆڤایەتی لە ئاسی دنیایە بەڕاستی یاری پێکرێت لە ئەوروپاوە هەتا ئەوەی ئێستا ئەگاتە غەزە و هەتا ئەگاتە ئیسرائیل کە ئێمە شاهیدی ئەو هەموو خوێنن کە لەبەر خەڵک ئەڕژێ ئازیزانی ئارام ئەحمەد
دیموکراسی، دادپەروەری، یەکسانی، عەدالەت تا ئەگاتە ئەو سیستەمەی کە پێی ئەڵێن ئەلمانی لە ئاسی دنیاە و ئەوەی کە پێی ئەڵێن لیبرالیزم و نیوە لیبرالیزم کۆمەڵێ دەستەواژەن کە چینەداراکان دایانهێناوە واتە دەسەڵاتداران دایانهێناوە تەنها بۆ نانەوەی کێشە و بۆ هەڵخەڵەتاندن و بۆ خوڵقاندنی شەڕ و کێشمەکێشەکان لەمە بەدەر لەسەر زەمینی واقعە بستێ زەمین ئێمە شکی نابین کە یەک دانە لەم دەستەواژانەی تیابێ یان بە عەمەلی تێیدا وجودی هەبێ کە دەیان ساڵە هەموو ئەم دەستەواژانە یان سەدان ساڵە ئەم دەستەواژانە دەرخواردی خەڵک ئەدێ بەبێ ئەوەی لە یەک شوێنی ئەم دنیاەیە دیموکراسی هەبێ مافی مرۆڤ هەبێ ئازادی هەبێ فڵان و فیسارەکان هەبێ عەدالەت هەبێ یەکسانی هەبێ هەموو ئەمانە تەنها وتەی جوانی ناو کتێبەکانن نەک ئەوەی کە بەڕاستی لە ئەرزی واقعە ئەمانە وجودی هەبێ. ئازیزانی من بە درێژایی ئەم 27 ساڵەی کە لە هۆڵەندا و ئەوروپا ژیاوم جوان لەوە تێگەیشتوم کە دیموکراسیترین دەسەڵات و ئازادترین حکومڕانی لە ئاسی دنیاە بەناو جەرگەی ئەوروپایشەوە هەرکە ئەوانەی کە بەڕێوەیە بن زانیان خەتەر هەیە بۆ لەسەریان و بۆ ئەوەی دەسڵاتی خۆیان لەدەست بدەن ئەو سەرپان ئەکەنەوە کە ئەبێتە هۆی خەتەر بۆ سەریان بۆیە هەموو دەسەڵاتەکان ئەبێ بە شەق بڕۆن لە ڕاستیە هەموو دەسەڵاتەکان بە تاکید لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەبێ بە خوێن بڕوە ئەجینا بە هیچ شتێکی تر بەڕاستی ناڕوە یا ئەوەی کە دەوڵەتە گەورەکان خۆیان کاتەکەیان تەواو بێت و لایەن بن و فڕیان بدەن. زۆر جارانیش گروپی ستەمکار هەیە کە کۆ بنە دەوریەک ئەگەر دەسەڵاتێک هەبێ یەک تۆز ئینسانی و عادل بێ لە ناوی ئەبن وەستەمکار یەتە شوێنەکەی لە عێراقی ئێمەیە بۆ نمونە عەبدولکەریم قاسم نمونەیە کە کەسێکی باش بوو دوایی ستەمکاری بەعس هات و ترۆریان کردوون بوون بە حکومڕانی لە عێراق. کەواتە ئازیزانی من شەڕی بینی حەقیقەت و درۆ نییە شەڕ نییە لە بینی یەکسانی و نایەکسانیە لە بینی چەوسێنەر و چەوساوایان نییە بەڵکو شەڕی بەدەستهێنانی سامان و دەسەڵاتی زیاتر بۆ ئەو یاریزانانەی کە دنیا بەڕێوە ئەبن ئەوانەی کە ئێستا یاری ئەکەن جا وردە ئەچمە ناو قسە و باسەکانەوە ئەگەر تەحمولکەن. بۆیە هیچ بزنسێک لە ئاسی دنیاە نییە هێندەی جەنگ خزمەتی سەرمایەداریکە و ئارامیەکان تێک بشکێنن و هەمیشە بە درێژایی مێژوو نائارامی و مەیدانی شەڕ و کێشمەکان و کوشتن و بڕ بە قازانجی سەرمایەداری بۆ لە ئاسی دنیاە و بە قازانجی حکومڕانەکان بۆ لە ئاسی دنیاە و ئەوەیشی کە باجەکەی و زەلەری کردووە تەنیا خەڵکەکەیە نەشتیری تر. بۆیە ئەوەی کە پێی ئەڵێن مافی مرۆڤ تەنها قسەیەکە واتە وەکو قالۆنێکی بێناوەڕۆ گوایە لە هەر جێگایەک ئەمە وەسێت بێ بۆتان ئازیزان لە هەر جێگایەک زۆر باسی مافی مرۆڤیان کرد ئەوە لەو شوێنەیە زۆرترین پێشێرکاری بەرامبەر بە مافی مرۆڤ ئەکرێ و تێیدا مرۆڤ کەرامەتی ئەشکێنرێ و لە کەدارەکرێ بەڕاستی. بۆیە لای بەڕێوەبەرانی دنیا ئەوەی کە نرخی نییە بەڕاستی ئینسان و مرۆڤە باشە یعنی مرۆڤایەتیە چەندە باسی پیرۆزیەکانی مرۆڤکەن هەزار هێندە درۆ لەگەڵ خودی مرۆڤاکەن بەڕاستی چونکە ئەمانە چاوچنۆکن تەنها کورسی و دەسەڵات و پارە نەبێ هیچ شتێکی تریان ناوێ. هەر ئەوە ببینە ئێستا مناڵانی فەڵەستینە غەزەیە نازانم مناڵانی عێراق کە ئەو هەموو ساڵە لە ژیانە مناڵانی بە ئیسرائیلە ئەمە بکوژێ ببڕێ هیچ کەسێک بۆی مۆزوع نییە هەمووی درۆیە کە دانیشتن کۆمەڵە شیعارە دەنون فرمێشی تیمساحی هەڵە ڕێژن بەڕاستی هەمووی ناواقعیە. بۆیە ئازیزانی من ئالەم ئەوروپایی کە ئارام ئەحمەدیش بڕواتانە بێ مافی سەگ و پشیلە لە مافی مرۆڤ زۆرترە باشە باش ئەو ژیانەی کە بۆ سەگ و پشیلە دابین کراوە بڕواتانە بێ بۆ خەڵک دابین نەکراوە واتە بۆ مرۆڤەکان دابین نەکراوە ئەمەش تەنها بۆ چیە تەنها بۆ ئەوەیە بۆ خەڵەتاندنی چاوی خەڵکیە بۆ ئەوەی خەڵک بڵێ کاکە ئەوان ئەوەندە مافی ئاژەڵان و سەگ و ئەسپ و پشیلە و نازانم ئەمانەیان لەلایە کورە مافی ئینسان هەر لەو پڕی تێی پەڕاندووە لە کاتێکە بەڕاستیوانە ئەو سیستەمی کە لە ئەوروپایش ئەوروپایە هەیە سیستەمێکی
سرمایه‌داریە بەمانای کەلیمە و ئەتوانم بڵێم کە سیستەمێکی کۆیلێتی مۆدێرنەیە بە هەموو پیانە بە هەموومانەیە چونکە تۆ لە تەمەنی 15 ساڵیەوە ئەبێ هەتا 16 ساڵی بەس ئیشکەیت ڕۆژی 8 ساعت تەنها بۆ ئەوی کرێخانەوەکە بۆیت و بۆ ئەوی تەنها نان و ئاوەکە بخۆی لەمە بەدەر هیچ شتێکی تری پێ نابڕێ بەڕاستی باشە من خۆ 15 ساڵە لە یەک شەریکە ئیشەکەم هەموو ساڵێک تەنها یەک مانگم هەیە بڕم بەم دەولایە ئەو یان زەمانەکەیت هەمووی ئیشە جا من 15 ساڵ بهێنە بە چاوی خۆت ئەو هۆڵندەیە یا ئەو کەسەی کە لەگەڵ مایە لەو کارگەیە 50 ساڵە لەوێ ئیشەکە 40 ساڵە لەوێ ئیشەکە باشە یعنی 40 ساڵە چیت مانگی هەبووە بۆی بڕۆوەکو بەشە چوزانم هەوایە خۆمژێ شەریکیتە بۆیە لەلای سەرمایه‌داری لە ئاسی دنیاە ئەم سروشتەی کە هەیە هەمووی تەختەیەکی شەترنجە مرۆڤەکانیش ئەو سەربازانن کە لەسەر شەترنجەکەن باشە وە خۆشیان شاکانن ئیتر بەوان چی جوندیەکان ئەکوژێ ئەوە بەڕاستی بۆوان گرنگ نییە ئەم سەربازنە سەربازێکی تر بە دێژایی مێژوو هەروە بووە گرنگ ئەوەیە شاکان بۆ خۆیان بمێنەوە و بە خۆیان بشی اینجا ئەمەش بخەنە پێشاوی خۆتانەوە ئەم شەو ئەمەوێ زۆر بەڕەهایی کۆمەڵەشتان پێ بڵێم هەرچی ئایدۆلۆژیا هەیە چ زەمینی بێ چ ئاسمانی بێ دوجار تەنها و تەنها بزنسە بۆ شارەزاییتە و هەموو ئەمانە بە قازانجی گروپگەلێکە لەسەری ئەشی بۆ هەڵخەڵەتانی ئینسانەکە یەک ئایدۆلۆژیانەیە عەدالەتی پێبێ یەک ئایدیانەیە کە یەکسانی پێبێ یەک ئایدیانەیە کە مرۆڤ دۆستی پێبێ سەر لەبەری دوو دەلەسێ ئەجزانی ڕام ئەحمەد تەجروبە خوێندنەوەی کتێبی زۆر ئەوروپا مێژوو ئەوەی فێرکردووم کە سەر لەبەری بەڕاستی دوو دەلەسێ حتا نەتەوە چێتی نیشتیمان چێتی دین چێتی ئایدۆلۆژیا چێتی خێزان چێتی هەر هەمووی بەرهەمی ئەقڵیەتی خێڵ چێتیە بەم واتایە سەرڕای هەموو پێشکەوتنەکان لە مەیدانی تەکنۆلۆژیایە لە جادۆبانە لە نازانم مەسەلەی توبا لە چیا لە زانستە لە زانیاریە هەموو ئەمانە بەجێی خۆی بەڵام ئێستاشی لەگەڵا بێ بەشەریەت لە قۆناغی خێڵاشی یعنی هەمان ئەقڵ و هەمان تەسەوری هەیە بە ملیۆن بەشەری ئەم ئەوروپایە ئێستایش وەکو ئەو کەسە بیرەکاتەوە کە شوێن جەنگیزخان کەوتبوو بە خۆی شمشێرەکەیەوە یەک زەڕە بەرەو پێشەوە نەچوون بۆ شارەزاییتە ئەگەر ئەپرسن بۆ لەبەر ئەوەی هەمیشە ئەمانە ئامادەگیان هەبێ بۆ شەڕ و بەربەرەکانێ و وەستان بەرامبەر بە یەکتر بە ناوی ئەم قەوم ئەو دین ئەو ئایدیا ئەو فکر ئەو نازانم شەرمەتە لە بەرامبەرێتان ڕابوەسن لێرەوەیە هەموو جەمسەرەکان خۆیان پێ حەقا و بەرامبەرەکەشیان پێ ناحەقا دوجاریش هەمویان تەنها یەک شتی نەڕاستیە لە خۆتان پرسن چی هەیە خۆی لەلا حەق نەبێت لە ڕاستیە بۆیە ئێستا لە زهنی منە جیاوازی لە بینی ستەمکار و ستەملێکراوە نییە لە یەک قۆناغا جیاوازی هەیە دوجار نییە ئەمە چۆن ئێڵێن ئەمە وەکو فۆرمێکی سروشتی و تەبیعی بەڕاستی ئەم قسەیەکەم چونکە بۆ مێژوو پێمانەڵێ کاتێک کە تۆ دڵترین ستەمکار لا ئەبەی باشە وەستەملێکراوێ ئەخەیتە جێگاکەی باشە کە بەپێی کات ئەمیش ئەبێتەوە بە هەمان ستەمکار بەم مانایە ستەمکاری لە ڕێگی مرۆڤدایە باشە وەک چۆن تووڕەبوون و شەڕیش لە ڕێگی مرۆڤدایە وەکو بوونەوەلێکی سروشتی لە ڕاستیە تۆ سەدام حوسێن نەبەی دەیان سەدامێتە سەر حوکم مەسعود بارزانیەت مەسعود لە ئابەی مەسعودیەت مەسعود لە ئابەی فەتاحیەت کێیە بڕۆ لەبەر مزگەوتی گەورەوە یان لە قەڵاتی هەولێرە کابرایەکی ستێملێکراوی و قوربەسەر دۆزەرەوە بیخەرە شوێنەکەی مەسعود بارزانی دوای 5-6 ساڵ ئەبێتەوە مەسعود بارزانی بۆ چونکە ئەو گورگە یا ئەو شەیتانەی ناخی وردە زینو ئەبێتەوە بەستەمکار خەتەری مرۆڤ بەڕاستی ئەلێرەوە دەست پێەکە ئازیزان لە ئاسی دنیاە کۆتر کە ڕەمزی ئاشتیە ئەوەش لەلای ئارام ئەحمەد درۆیشی گەورەیە جوان دیقەت بدەن بەڕاستی کۆترەکانم بینیوە کە چۆن ئازاری یەکتر دەدەن چۆن پەپەلاماری یەکتر دەدەن و چۆن ئەم کۆترانە ئازار ئەدرێن لەلایەن گیانلەبەرەکانی ترەوە ئەمەیە بڵێم هەموو گیانلەبەرێک بە بەشی خۆی توندڕەوی تێدایە بەڵام لە ئینسانە ئێجگار زۆرتر حتا ئەوەی کە لە ئینسانە هەیە لە شێر و پڵنیشانیە حتا ئەزیزانی ئارام ئەحمەد باران کە ئەبارێ بۆ زۆر جێگا کە باران ئەبارێ پێویستی کە ئەو جێگای پێویستی پێی نییە ئەم بارانە ئەبێ بە کارەسات ئەبێ بە لە ناوچوون
بەشەرەکان مەسەڵەن ڕائەماڵێ، بیناکان ڕائەماڵێ، سیارەکان ڕائەماڵێ، هەموو شتێ ڕائەماڵێ. چونکە بۆ لەبەرەوەی پێویستی پێ نییە و لافاوەکە زۆرە. بەڵام بۆ ئەو جێگایی کە پێویستێتی ئەبێتە پیت و بەرەکەت. ئێستا لە کوردستان خەڵک خواخواتی بانم بارێ چکە پێویستێتی، بەڵام ئێستا لە هۆڵەندا من بەدەست باران و گیرم خواردو ئەوەندە زۆر ڕاستە. حتا ڕووناچی و تاریکایش هەر بە هەمان شکڵە، سەرما و گەرمایش هەروەکو یەکە. هەر کامیان لە سروشتی خۆی دەرچوو ئەبێتە ئازارهێنەر، مرۆڤیش بەڕاستی هەر بە هەمان شکڵە. بەڵام مرۆڤ لە هەموو ئەمانە کاسات باترە بە مێژووی خۆی. دوایی باسی ئەو قەسم لەسەر ئەو ژنەیە کە لەگەڵ شوبراکەیە ئەو پیاوە ئەو مێردەکەی کوژرا و بە چەقۆ براکەی کوشی ئەم بابەتانە کە زۆر میدیا دانیشتووە لە خۆیەوە قساکە بەبێ ئەوەی بتوان کتێبێکیش بخوێنەوە سەر مۆزوعەکان هەر لە خوانەوە قساکە چونکە ئێستا میدیا و مایشێک و ئەمانە هەمووی بووە بە پارە پیاکردن و تەواو نەک ئەوەی کە قسە و باسەکانەکە معریفەیەک لە مێشتیا بێ یا ئەو کە لەسەری کە بە شان و ملیۆن نووساوە تۆزێ زانست و معریفەتی بێ. بۆیە ئەزم مرۆڤ بە سروشت خۆی چۆنە هەروایە لەمەنی ببیسن هیچ هێزێک نییە دەم دنیاە بتوانێت مرۆڤ لە خودی خۆی دوور بخاتەوە و بیکاتە کائینێکی تر یا بیکاتە مەخلوقێکی تر. باشە واتە بیگۆڕێ بەشێکی تر. چەندە بەشەرەکان تەمسیل بکەن دووادار دەچنەوە سەر ئەسڵەکەی خۆیان وەکو ئەو فەنەرە وایە کە ئاوا ڕایەکێشی کە بەردا ئەژێتەوە سەستەکەی خۆی. باش نییە ئینسان ئاوایە، ئینسان بە تەبیعەتی خۆی چۆن لەدایک بوو هەروایە، هیچ شتێک بەڕاستی نایگۆڕێ. ڕەنگە مثلا ئاسایش پۆلیس سوزانم سەرکوت هەموو ئەمانە کۆمەڵێشتی هەیە کپی بکات، بەڵام لە هەر شوێنێکە ئەوانە بەخەبەر هاتنەوە ئەچێتە سەر ئەسڵەکەی خۆی بەڕاستی. باشە ئەوەشتان بیر نەچێ زانابێ بە زانایی هاتۆتە ئەم ژیانەوە، دانابێ بە دانایی هاتۆتە ئەم ژیانەوە، فەیلسوف بێ هەروە هاتۆتە ئەم دنیایەوە. چونکە ئەگەر خۆوانە بووایە بە ژووری زانکۆکان بووایە ئەبوایە ئێستا ئێمە بە ملیار مرۆڤی زانا و دانا و فەیلسوف و مفەکری زەبەلاحمان هەبوایە ئەگەر بە مەسەلەی خوێندن و زانکۆ بووایە. کەواتە دقیق ئەوەیە کە هەموو زاناکان بە سروش کە لەدایک بن زیادەیەکیان هەیە کە ئەتوانن زانا و مفەکر و ئەتوانن فلان و ئەلەم بابەتانە بن، ئەتوانن خزمەتێ بکەن داهێنانێ بکەن بەڕاستی. بەڵام زۆربەی هەرە زۆری مرۆڤایەتی هیچ شتێک نازانێت کارکە بخەوە شەوانە سێکسکە مناڵ بخەرەوە بڕۆ ئەم جیل ئەڕوا ئەو جیلێت و بێخێر و بێهیچ شتێ بەڕاستی. ئەلێرەیە کە ئێمە ملیۆن پزیشک و مهندسمان هەیە، دادوەر و پارێزەرمان هەیە، هەمووشی نەخوێنەوەرە بۆ ئاگاداریتان. باش نییە پیشەی دکتۆریەکە، پیشەی مهندسەکە، پیشەی پارێزەرەکە، پیشەی دادوەرەکە تەنها وەکو پیشەی فیتەلێک وایە داتاشێک. باش نییە ئیشەکەی خۆیەکە پارەکەی خۆی پیاکات و وەرەگەوتەوە ئیتر هیچ شتێکی تر ناکات ڕاستیە. باشە اینجا عزیزان کێشەیە کە بە درۆی مێژوو ناویان ناوە کێشەی عەرەب ئیسرائیل لە منی ببیسن ئەمە ئەسڵ ئەساسی نییە. باش نییە عەرەب هیچ کێشەیەکی لەگەڵ ئیسرائیلان نییە، ئیسرائیل هیچ کێشەیەکی لەگەڵ عەرەبان نییە. ئەمیش دروستکراوە وەکو قەزیەی کوردی چۆن دەیان ساڵە بە هەڵواسایی ماوەتەوە چارەسەری ناکرد. باشە بۆچی بەبێ چارەسەری قەزیەی فەڵەستین و قەزیەی کورد لەو ناوچەیە هەروە باقیە و هەروە ماوەتەوە بۆ ئەوەی کە تاوەکو وەکو تیرێک لە کەمانە بمێنێتەوە هەر کاتێ دەوڵەتە زلهێزەکان ئیشیان پێی بوو باوەشێنی بکەن و بیانکەن بە گژێکە و ئەو ناوچەیە پڕکەن لە خوێنڕێژی و لە شەڕ و لە تاوان. دنا لەوە دڵنیابن ئەوانەی کە دنیا بەڕێوە دەبن ئەتوانن بە یەک هەفتە کێشەی کورد چارەسەرکەن وە کێشەی فەڵەستین و غەزە و ئەمانە هەر هەمووی چارەسەرکەن و ئەتوانن ئارامی بگەڕێنەوە بۆ ئەم کۆڵگەیانە. بەڵام ئەوان نایەنەوێ ئارامی هەبێ وەکو وتم نایەنەوێ بێکۆژیان هەبێت، نایەنەوێ مرۆڤایەتی بەڕاستی بێ بە مرۆڤ لەبەرێک ئەوان ئیشیان بەمەیە. ئەی کام چەکیان هەبێ بۆ هەوسارکردنی ڕژێمەکانی بۆ نمونە تاران و ئەنقەرە و بەغا و دیمەشق و ئەلەم بابەتانە خۆ بێ قەزیەی کورد هەبێ بە چارەسەر نەکراوی بۆی کەی پێویستیان پێبێ ئیشی پێ بکەن ئەوەی بیکەن بە گژی ئەم لا ئەولایە. خۆ بێ قەزیەی فەڵەستین هەبێ بۆ ئەوەی کەی پێویستیان پێبوو بیکەن بە گژی ئەم لا ئەولایە. خۆ ئەبێ هەڕەشەیەکە بێ بۆ سەر ئەو دەوڵەتانە بۆ ئەوەی هەمیشە ئەڵقەلەگوێی دەوڵەتە زلهێزەکان بن لەسەر ئاسی دنیاە. باش نییە ئەمەیە مەسەلە. ئەمەیتر لەگەڵ کۆمەڵی مەوازی مەسەلەی ئابووری و مەسەلەی نازانم ئەوەی کە لە ئاسی دنیا هەیە بۆ بەجۆیندەکانی خۆیان بۆی ئەمانە باقی بن. بۆیە دەسەڵاتدارە عەرەبەکان
فارسەکان و تورکەکان هیچ کێشەیەکیان لەگەڵ دەسەڵاتدارانی ئیسرائیل دانیە زانیارا محمد نەوەکو دەوڵەت کێشیان لەگەڵیا هەیە نەوەکو نەتەوە نەوەکو دینیش درۆکەن باشە چی بانگەشاکەن هەر هەمووی درۆیە ئەوان بۆ مانەوەی خۆیان بۆ ئێنێژیدانەوە و بۆ دەمەزەرکردنەوەی حکمی خۆیان پێویستیان بە یەکترە یەک تەواوەکەن وەکو یەکێتی پارتی سەد جار باسم کردو بۆ ئێوە لە شەسەکان یەکێتی پارتی شەڕی گەرم و شەڕی سارد دەکەن باشە ئەمانە قەدێک دناو نابن بۆ ئاگاداریتان لە شەڕی ناوخۆیە بۆ نمونە بنەماڵەی بازانی دەجار جەلا تاڵەبانیان بگتەیە قەت نیانەکوشت بەڵام کوڕە فەقیرێکیان نەکوشت یەکێتی بەسعود بازیان بگتەیە نیانەکوشت بەڵام کوڕە فەقیرێکی داماویان نەکوشت ئەوەیە یعنی یەک تەواوەکەن لە ڕاستیە بۆ ئەوەی ئەو خەڵکە لەم بەینا بمێنێتەوە ئەوە پارتی ئەوەی چێتی دەوڵەتە گەورەکانیش هەر بە هەماش کرد باش نییە ئێوە دیقەت بدەن خۆشەویستانی ئاغا محەممەد بزان سەرانی عەرەب ئەو هەموو دەوڵەتیان هەیە یەک هەڵوێستی کاربڕ و جدی و عەمەلیان هەیە بۆ قەزی فەڵەستین و بۆ قەزی ئەمانە هەیە بەڕاستی غەزەبا بۆ نمونە نیانە نایشتوان هەیەن بێ زۆربەی ئەو سەرۆک و مەرۆک و بەرۆکانە هەر هەمویان ئەمریکا و ئیسرائیل چەقانونی و ئەوان دایان ناون هەمووی بڕۆخەریکی ژیانی شاهانەیە بە ئارشۆک و بنەماڵی بازانی باش نییە ژیانی شاهانە بۆ خۆیان ئەژین کوڕ و کچ و ماڵ و ژیان و گوزەرانیان ئیتر خەڵکی غەزە و ژن و مناڵە کوژێن بەوان چی چوان مناڵی خەسێنە پێشەوە ئێمە وا ئەکەین و ئەمە یەکەین و ئەوە یەکەین خۆشیاندا لەو کوڕەکانی خۆشیان لەو پەڕی ژیانی ڕەفاهێت و لە خۆشینژیان بەڕاستی بۆیە هەموو ئەمانە لە شەڕەکانە قازانجەکەن ومانەوەی خوان مسۆگەر دەکەن ئەوەی گەوش ئەکرێ بە ناوی دینەکانەوە بە ناوی ئایدۆلۆژیاکانەوە بە ناوی نەتەوەکانەوە هەر ئەو کەسە قوربانی و قوربەسەرانن کە بە درێژایی مێژوو بوون بە خۆراشی ئەم هەموو جەنگە لە دوایی شاسیە ڕۆژ پرسەکە ئەوە بێ زۆربەشیان پرسیان بۆدانێن کۆتایی پێوتەوە هەمووی بۆ ڕاوادیدانە بەم شەڕ و ئاژاوانەی کە لە ئاسی دنیای هەیە ئازیزانێنە بۆیە خەڵک دابەشەکەن بەسەر کۆمەڵی دین و ئایدۆلۆژیا و نەتەوە ئەم بابەتانەیە بۆ ئەوەی باشتر لە بەرامبەر یەکترا ڕایان کرد کابرا لە سووچێکی کوردستانی باشوورەکەی ئارام مەحمەیە گۆرانی بۆ ئیسرائیل دەڵێن لە خۆیەوە بە باڵایە هەڵەڵێ باش نییە کڵاوەکەیە کاتە سەریە و کڵاو پشکۆلە هەیە نازانم چییە یەکێکی تر بە باڵای خەزە و فەلەستینە ئاڵێ ئەمیان لەبەر ئەوەی کە دژی دینی ئیسلامە و دژی عەرەبە ئەویشان لەبەر ئەوەی کە دژی یەهودە و دژی ئیسرائیلیە باشە هەردووکیشیان دوجار خەڵەتاون باش نییە یەک قەڕنی قسە لەگەڵ ئەم دوو تەرەفا بکە قەناعەت ناکەن چونکە چۆتە مێشکیانەوە باش نییە کۆمەڵێک هەڵا کۆمەڵێکی چۆتە ئەو مێشکیانەوە تەواو هەر ئەوەیە لە حقیقەتە ئەوەی لەگەڵ ئەم لایەنە ئەو لایەن نەبێ ئەوە تاوانبار و موجیم و خراپەکار و جێر و گەوجە لە کاتێکە هەردوو تەرەفەکە خۆیان بەڕاستی جێر و گەوج و داماون و تەنها قوربانین وهابیەکان و ئیخوانیەکان شەڕیانە ئێستا باشە دەیان گروپیتە شەڕیانە هیچیشیان کەمترین دادگەریان تیان نییە هەر هەمووی بزنسە هەر هەمووی بەناوی دینەوە بۆ شارەزاییتان باشە ئەم دەیان گروپە ئیسلامیە هەر گروپە خۆی پێ موسڵمانی ئایارە 24 باشە بەرامبەرەکەی پێ کەزاب و کافر و درۆزنە هەر هەمووشیان بەڵای بە تایبەتی سەرۆکەکانیان یەک کەسیان کار و کاسبی ناکە هەمووشی شاهانە بۆ خۆیەشی نایژەڵێ کراسەکەی ئاوا تۆزایی بێ لە حقیقەتە بەس خەڵکت داما و قوربەسەرەکە ئەبنە قوربانی ئەوەی یا هەنێک کەسن گۆرانی ئەڵێن ئای مناڵانی خەزە وای لێ هاتوو مناڵانی نازان فۆسی وای لێ هاتوو ژن وای لێ هاتوو مەدەنی وای لێ باب ئەمە شەڕە ئەزیزانی ئارام محەممەد ئەمە شەڕە کاکە فیلمێسکی تۆ نازانم بە قوربان و بەساقە و فەیسبووکی تۆ نایخوا ئەمە شەڕە شەڕ ساروخەکان کە ئەتەقێنرێ نەمەدەنی ئەناسێ نەژن ئەناسێ نە مناڵ ئەناسێ کاتێک کە شەڕ بوو چاوەڕوانی هەر هەموو شتێ بکە کە ڕوو بدا بەڕاستی پێویست بۆ ناکە کەس خۆی خەڵەتەیە لە ڕاستیە شەڕە ئەمە حەفلە نییە عەزیزانی ئارام محەممەد ئەبێ خوێن بڕژێ لە ڕاستیە بەداخەوە کاکە ئەمەیە لەبەرەوە تەنها خۆتان ئازار ئەدەنەگینە هیچ دەسەڵاتان نییە اینجا زۆر جار ئەمانەیەن بە تایبەتی وڵاتە گەورەکان باسی بەسەری گروپی ئیرهابی و ئەرم بابەتان ناکەن بۆ ڕواتان نەبێ هەرچی گروپی ئیرهابی هەیە هەمی خۆیان دروستیان کردو لە منی ببیستن هەمووی دروستکردنی خۆیانە باشە کامە زۆر توندڕە و ئیرهابیە دروستکراوی دەستی ئەمریکا و ئەوروپا و فڵان و چین و ڕووسیا ئەم بابەتان ئەوە ئێستا مەسەلەن توندڕەوترین گروپ بە ژەوەندیەکانی ئەمریکا بپارێزێ با تۆریستیش بێ لای ئەمریکا تۆریست نییە باش نییە بەڵام
ئەگەر دژی بەژۆندەکانی ئەمریکا بوو مۆدێڕنترین حرەکەش بێت ئەڵێ ترۆریستە وەکو چۆن ئەمریکا لەسەر داوای تورکیا ئەڵێ پەکەکە ترۆریستە لە کاتێکا واژ نییە پەکەکە حرەکەتێکە بۆ ڕزگارکردنی گەلێکی مەزڵوم لە بندەسی دەوڵەتی تورکیا لە ترۆریستە بەژۆندەکەی وای خوازێ بۆیە ئەمانە بەڕاستی درۆستن ئەوە بۆیە ئازیزانی ئارام محمد ئەمانە بیر لەوە ناکەنەوەکە چاکە لە خراپەکاری باشترە بەڵکو ئەڵێن خراپەکاری چاکتر لە چاکەکاری گرنگ پاراستنی بەژۆندیەکانە جا بە کام چەمچیان بێ ئیشەکانی خۆیان نەکەن پێتوانە بێ بە نمونە بنەماڵی باجانی جێژ بێ نەزانێت کامە ڕاستە و کامە خراپە ئەوە بەڕاستەزانێ کە بە بەژۆندی خۆیەتی ئەمەی ئەسی مۆزوعەکە ئەگە ناخۆیان باش خۆمان جێر و گەوژ نین کاریژیان ئەزان مەسەلەکەن چۆن ئەمانە ئەزان کە ستەمکار ژیانی باشتر و مانای دەساتەکەی دەوێت و عەدالەتی ناوێت لە ڕاستیە عەدالەت هیچ کەسێک نایەوێت ئازیزانی لە منی ببیستن هەمووی درۆیە ئەم شتانە وەکو ئەو شانەی کە بێت هەمووی دۆ دەرەسێ بەڕاستی ئەوە تۆی من و تۆی خەون بە عەدالەتەوە دەبینین سبەی تۆ فڵان ئەوە بچێتە شوێنەکەی فڵانە کەس ئەبێتەوە بۆ ستەمکارە باشە بۆمانەوەی خۆی هەمان ئەو ڕێگە ئەگێتەوە بن هەر لەبەرەوەیە کە مێژووی بەشێت بە درێژایی سەدان هەزار ساڵە هەروەکو خۆیەتی بۆیە ئەوانە یاسا و ڕێسایان بۆ خۆیان داناوە و ناویشیان ناوە حەق کاتێ تۆ لەو یاسایە دەرەچی کە ئۆتۆماتیکی تۆ ناحەقیت تۆ دوژمنی تۆ نەیانی دەڵاسی من و تۆ یا تۆ دەسەڵاتی نییە بۆیە باسی عەدالەت و یەکسانیەکەی ئەگینا تۆش عادلنی دەڕاسی تۆش یەکسانیت بەم بێ دەسەڵاتیەوە دەسەڵاتت بەسەر چیدا هەبێ ئەی هاڕوو لە ناوی ئەبێ باش نییە هەر لە کوردستانەکە ئێمە کابرایەکی کلێکاری قوڕ بەسەر دەسەڵاتی بەسەر مناڵەکەیە هەبێ شەقاریەکە دەسەڵاتی بەسەر ژنەکەیە هەبێ کوتەکبارانیەکە بەڕاستی خۆش ئەم شەستەمە لەڕاستیە ئەم نە دەسەڵاتی هەیە ئەگەر پشتی ژنەکەی مەسئول بازانی لەو خراپتر هەیە بەڕاستی ئەوەیە یان تۆ سەریکە مەسەلەن جوێندان بە خەڵەیەک ئەزیزان جۆرێکە لە ترۆرکردنی کەسایەتی ئینسان باش نییە ئەو کەسەی کە لە سۆشیال میدیا جوێنەدا ئەتوانێت ئینسانیش بکوژێ چونکە جوێندان ستەمکاریە کورت و کرمانجی کە تۆ کەسێک ئەبینی مەسەلەن بەو پەڕی ئەعساب ساردیەوە یەک جوێن بە ئابڕووی تۆ بە کەرامەتی تۆ بە شەرەف و ناموسی تۆ ئەدا ئەم کەسە ستەمکارە ئیتر تەواو ئەگەر دەسەڵاتی هەبێ ئەوەی کە ناشێ کە مەسئول بازانی نایکا کە چوزان دەڵترین دەوڵەت داژکە تۆندڕۆ نایکا ئەو بەڕاستی ئەیکا تەواو من زۆر کەس هەبووە دۆستی من بووە خۆشەویستان لەناو ئەم فەیسبووکەیە جوێنی یاوە بە خەڵک من یەکسەر بلۆکم کردووە تەلەفۆنی بۆ کردوم تۆ تەلەفۆن بۆ من نەکەی کاکەرم خۆ من لەگەڵ تۆم نەبووە کاکە جوێن بە تۆ نایوتم نا مادەم جوێنی بەو کەسەیەوە کە هەر نایناسم بە منیشی ئەدەی بەڕاستی چونکە تۆ کەسێکی بێفەرهەنگی لە حەقەتە تۆ نابێ ڕەفیقی ئارام محمود بیت با جوێنەکەشی بە من نەدابێ جوێنێ بە کەسێکاوە بەس جوێنەکەت کە من ئەی خوێنمەوە لە ناو چاوی تۆوە کەسێکی کەسایەتی تۆکەم ئەم جرێتە پێش چاوم ناتوانم لەگەڵ دانیشم ناتوانم لەگەڵ قسە بکەم ناتوانم بدناسم بەڕاستی چونکە مادەم ئەو جوێنە ئەدەی بە ئابڕووی ئەو کەسە یان تۆ کەسێکی ستەمکاری بەڕاستی تەواو بۆیە ئازیزانی من ستەمکاری زۆر ئاسانە لەوەی ئەوە تەکیدن بەڵام دادپەروەری زۆر قورسە هەموو کەسێک ناتوانێت دادپەروەر بێ بەڵام هەموو کەسێک ئەتوانێت ستەمکار بێت باشی ئێوە کە زۆربەتان گوێتان لە منە ئێستا لە کوردستانن هەمووتان ملکەچی کۆمەڵی یاسا و ڕێسان هی ملکەچی کۆمەڵی دابڕوسوم و کەلتور و ئەمانە باشە منیش لە ئەوروپا بە هەمان شێوەی ئێوە وەکو ئێوە ملکەچی کۆمەڵی دابڕوسوم و یاسام باشە تۆ هی کۆمەڵی یاسا و ڕێسا و منیش هینی کۆمەڵی یاسا و ڕێسا گرنگ جیاوازی یاسا و ڕێساکان نییە کە کامیان باشە کامیان خراپە کامیان هەمە جۆرە و ئەلەم بابەتانە گرنگ ئەوەیە کە ئێمە هەردوودامان ملکەچی شتگەلێکین کە قبوڵمان نییە بەڵام مەجبوریش کراوین کە ملکەچ بین بەڕاستی باش نییە بۆیە ئازیزان بام قومە ئاو خۆم بچمە ناوم ئەو مۆزوعیتەوە ئەو کوڕی براکەی خۆی کوشت لەسەر براژنەکەی ڕووداوێکی زۆر عەجیب و سەسوهێنەر و گەورە نییە لە منی ببیستن بەڵام کۆمەڵێ نەفام وا ئیدعای بۆەکەن کە ئەمە شتێکی زۆر گەورەی و وەکوەی قەت لە مێژووە ڕووی نەدابێ یان نەمان بیست بێ عەزیزان ئەمە کۆنە ئەم مۆزوعانە و ئەمە بە دێژایی مێژوو هەر هەبووە و هەر ئێش بێ بۆ ئاگاداریتان بەڵام ئێستا مەسەلەن سەردەمانێک کە تەلەفۆنیش نەبووە من لە هەوارە بەرزە بووم لە قالاوە شت ڕوویا بێ من نەمزانیوە ئێستا لەو پڕی دنیاشتی ڕوا خێرا من ئەیزانم ئەگەنا هەموو ئەوشتانە ڕوویەوە لە ڕاستی باش نییە
قابیل هابیلی برای خۆی کوشت لەسەر خوشکەکەی بوو ئەزیزانی ئارام ئەحمەد یعنی یەکەمین براکوژی لە قابیلەوە دەستی پێکردووە کە هەمومان ئەیزانین ئیتر بۆ ئەبێت تووشی شۆک بی کە برایەکی ئەکوژێ لەسەر ئەوەی کە حەز لە براژنەکەی خۆیەکە بۆچی دەوێت بەشتێکی عەجیب و غەریبی بزانین یعنی کۆمەلگای کوردی زۆر مهم و پاک و ئالەم بابەتانە و شتێکی وای تیا ڕووبا ئەمە زۆر مهمە بۆچی قسەکەن کاکەوە ئێمە مناڵی ئەو کۆمەلگاین کاکەش مناڵی ئەو کۆمەلگاین ئەزیزەکەی من برادرم هەیە ئالەم دێڵفتەیە ئەژی نامێ ناوەکەی بەرم کاتێک کە بەیەکەوە بووین ئەو کاتێک کە نەتیجەمان نەبوو 4-5 گەنج لەو داناخان لە ماڵێکا بووین بە حیاتی مشکی ناخوارد وتم کاکە تۆ بۆ مشک ناخۆی ئەوی لە سابونکەران لەگەڵ مشکا سێکسیان کردووە ئێوتم کاکە خۆ مشکی هۆڵەندایە خۆی سابونکەران سێماینی تۆ بۆ ئەمە ناخۆی بەخوا نایخۆم کاگاران بە حیاتی لە ژیانە مشک ناخوا لەبەرەوەی بینیوێتی لەسەر دەمێکا کە مناڵەوە بۆ یا تۆزێک گەنج بووە لەگەڵ مریشکا سێکسیان کردووە ئیتر بۆ پێتان وایە کۆمەلگای کوردی زۆر مهمە و هیچ شتیا ڕوونایەت و ئالەم بابەتانە بۆچی ئێوە خۆتان ئاوالی عەلەسا زۆر مهمن بۆیە لە هەر کەسێ قابیل و هابیلی بیست بێ ئەزانێ مێژوی کوشتنەکان و براکوژەکان لەکوێ هاتووە باشیە لەو ڕۆژەوە برا ئەکوژێ باوک کوڕ ئەکوژێ کوڕ باوک ئەکوژێ کوڕ دایک و خوشی ئەکوژێ و ژنی ئەکوژێ پیاو ئەوانش ئەیکوژنەوە ئەم خوێنە ئەمیشە هەر هەبووە ڕاستی ئەمە شتێکی عەجیب نییە هەمووتان گرێ ئۆدیبتان خوێندوتەوە باش نییە من خۆ پێم ناخۆشە کەسانێک ئێستا بۆ نمونە لەسەر زانستی تۆبی من شارەزاییم نییە قەت قسەی لەسەر ناکەم ئیشی من نییە بەڵام بەدەیان میدیاکار هیچ نازان هەر لە خۆ قسە ناکەن چوا کتێب ناخوێنەوە هەر لە خۆ تەحلیل دەکەن سەر مۆزوعەکان باش نییە هەمووشمان ئێستا ئەوەندە فێر بووین کە پێویستیشمان بە دەنووشیکاریەکانی فرۆید نەبێت کە بەشەرەکان چۆن ئەم کوڕە کورد و کرمانجی ویستویەتی براژنەکەی بۆ خۆی بێ ئێرەی بە براکەی بردووە و بەڕێگری زانیوە لەسەر لەگای خۆی لای داوە دوجار بە تراژیدیا کۆتایی هاتوو کەس قازانجی لە مۆزوعەکان نەکرد تەواو ئەگەر تۆڵی خراپە بەڵێ خراپە ئەگەر تۆڵی تاوانە بەڵێ تاوانە بەڵام مرۆڤ تاوانەکە مرۆڤ خراپەکاری دەکات گەنجێک لە پاریس لەدایک بووە بەدەیان نمونەم هەیە لە پاریس لەدایک بووە گەنجێکە خەڵکی جەزائیرە یا خەڵکی فلانە وڵاتە کاتێک داعش سەر هەڵەیە ئەم گەنجە کە زانکۆی تەواو کردووە ئەڕوا بۆ سووریا لەوێ ئەبێ بە داعش ئینسان سەرەبڕێت بەس شێکی تۆ کاکە ئەمە پێمان ئەڵێ دادپەروەری چەندە گرانە و مانەوە و بەرژەوەندیەکان و ویست و ئارەزوەکان چۆن هەستی برایانش ئەهاڕێ وەک چۆن قابیل هابیلی هاڕی باش نییە خدا تەرمەکە یا بەشان یاهی قابلی هابیلی برای نێزانی چۆن بیشارێتەوە خدا قەدە ڕەشەیەکی نات دەنووکی یا بە عەرزەکەوتی بیخەرە ژێرگەڵ فێری کرد کە براکەتی کوشتۆ بیخەرە ژێر عەرز بۆی بۆ گەنەکە لەوێشەوەیتر گۆڕ بۆ ئینسانەکان دروست بوو کە بیخەنە گۆڕەوە جایتر کۆمەڵێ میدیای نەخوێنەوار و ئەمە دڵتەزیێن و ئەمە کارەساتە و ئەمە نامۆیە و ئەمانە من وەکو بەخشرا و سێریانەکەم بۆ شارەزایتە والله وەکو بەخشرا و سێری ئێواکەم چکەوە هیچ نازانم کاکەجان من تێناگەم ئێوەیە کە چوار کتێبدان نەخوێندوتەوە نازان فەلسەفە چییە نازان مرۆڤ ناسی چییە نازان زانست و معریفە چییە ئیتر ئەم کەچە پێیج و ماڵپەڕ و مایکە چیە داتان ناو هەر لە خۆتانەوە قساکەن جایکەن بە هات و هاوارێ بەڕێزان وەرێ نەمشەوە کۆ ببنەوە فلانەوە ئەوە کورە باسی شێکی تۆ کاکە ئێوە تەنها کاسپی ئەکەن کاسپی کاکە ئێوە موچە وەرەگرن و ئەو قسە قۆڕاناکەن کەواتە خۆتان لە قەرەی کۆمەڵێ بابەت مەدەن هەر خەریشی ئەو دوو دەزێن کە ڕۆژانە ئەیکەن باش نییە ئێستایش کە من لەگەڵ ئێوە قساکەم ئازیزانی ئارام ئەحمەد لەو هیندستانەیە لە هەندێک شوێنە هەیە بە چوار برا یەک ژنیانەیە بۆ شارەزایتە بە چوار برا یەک ژنیانەیە ئەمە کەلتوری ترە بە دابڕسوومە تەواو ئەلۆ ئێستا لەم هۆڵەندایە لەم ئەوروپایە بە سەدان بە هەزاران گەی هەیە باشە ئێمە هەمومان دشی گەین بەڵام هەیە تۆ مهم هەیە بێ بیبینی ئەمە هەیە ئەبێت تەعامی لەگەڵاکێ بەڕاستی کوشت و بڕەکانیش هەر هەیە بەڕاستی من بە ئێوە ئەڵێم خۆشەویستان لە کۆمەلگا داخراوەکانی وەکو کۆمەلگای ئێمەیە کام لە ئێوە ئازایەتی و شەهامەتی ئەوەی هەیە کە بتوانێ ئەو خەونانە بجێڕێتەوە بۆ خەڵک کە حرام کراون لەبارەی دینی و کەلتوریەوە کامتان توانێتانە زەحمەت نەبێ باسی خەونەکانتان بۆ یەک کەس بجێڕنەوە خەونتان نەبینیوە کە حرام بێ نەتان بینیوە هیچتان هەمومان بینیمانە باش نییە کەسیش ناتوانێت باسی کە بەڕاستی کامتان توانیتانە ئەو خەیاڵانەی کە بەڕێگایە ئەڕۆن شەوانە
جاوێ خیاڵەکەی خۆی ئەوە سەربایت باشە کاکە چی ئەتوانێت باسی ئەوانیشکە یعنی ئێوە قەت خیاڵتان نەکردووە خیاڵە حرامەکانتان خیاڵە تستناکەکانتان خیاڵە فڵان نەتان کردووە قەت ئەوەی کە ئەڵێ هێندەم کردووە درۆوەکە بەڕاستی باش نییە ئێمە هەمومان پاچین بەڵام لە واقع پیسیشین بەڵام لە زیهنی منە ئەوەی مرۆڤ پیاتی ئەپەڕێت بۆ ئارام ئەحمەد هیچ شۆک نییە بەڕاستی بڕۆ مێژوو بخوێنەوە لە خێڵە بەرایەکانەوە هیچ شتێک تووشی شۆکی ناگا بەڕاستی ئەوەی کە ئەڵێ فڵانشت توی شۆک مەکە ئەوە درۆکە بەڕاستی باشە ئەوانەی کە هاوارەکەن وەک ئەو شتانە نەبیسی بێەوە نەزانن لە باشترین حاڵدا خەڵکانێکی درۆزن و ساختن و ئەیانەوێ ئەم کۆمەڵگایە یا ڕای گشتی بە درۆ هەڵخڕێنن وەکو لە سەرەتاوە وتم درۆ بکە گرنگ نییە گرنگ ئەوەیە کە خەڵک بڵێ پیاوێکی شەریفە و پیاوێکی محتەرەم و یاژنێکی باش و ئەم بابەتانە سێ بەشی ئەوانەی کە قسە ئەکەن بۆ ئەوەی هەموو کەسێک ئەویان قبول بێت کەسانی درۆزن و ساختەکارن بەڕاستی هەموو قسەکانیشان ناڕاستە تەنها بۆیە قساکەن بۆی خەڵک بڵێ بەخوا برای پیاوێکی زۆر باشە بەڕاستی ئەگەر بۆ نمونە نوێژ مەکە ڕۆژوو مەگرە چیتە شوێنێکەوە تەسبیحەکەی تەسبیحاتکەوە نوێژکەوە ڕۆژووکەوە بۆی خەڵکە بڵێ بەخوا بە ئارام ئەحمەد پیاوێکی چاکە ئەمە هەمووی فێڵە ئەمە هەمووی تەڵەکە بازیە بەڕاستی ئەمە خودی ئینسانەکە نییە بەڕاستی بۆیە مرۆڤ لە هەر لەحزەیەکە ئەتوانێت درۆ بکە دەتوانێت تاوانکە ئازیانی ئارام ئەحمەد خەڵکی ئێمە هەموو ڕاستیەکان ئەزانن هەمووشی لە مێشکیانەیە بیری لێ ئەکاتەوە کەسێکیش ڕوو ئەدا دەم پانەکاتەوە گوایە شۆک بووە باشە خەڵکی ئێمە فەسادی ئەکات درۆ ئەکا ڕیاکارە حرام خۆرە دەم پیسە نوێژیش ئەکا ئەیچێ بۆ حەج بۆ ئەوەی چی بۆ ئەوەی خوا لەو هەموو خراپەکاری خۆش بێت بۆ ئەوەی خوددا لەو دنیا سزای نەدا بەڕاستی وەڵڵا خەڵگە ناسم بەپارەی دزی و بەپارەی حرام چوو بۆ حەج باش نییە خۆشیان بە خوێنەوارەزان کە پێیان وایە لەم دنیایە کە منجار بێ ڕووداوێکی ئاوا ڕوویا بێت کاکە بچۆ بەڵگەنامەکانی فەڕەنسا بخوێنەوە لوئی شانزەهەم سێ مناڵی لە براژنەکەی خۆی هەبووە باش نییە گوایە براکەی قومارچی بۆ ئەو بۆ نەکەوتە ماڵ و ئەلەم بابەتانە ئەمڕۆڵەکەی بۆ بینیوە چیکنەوە کاکە ئەگەر ئێستا باسی بەڵگە مێژێتان بۆ بکەم بە سەدان نمونەتان هەر لێرە بۆ باسەکەم بەڕاستی ئەوەندە لەوەی بەشی ئارام ئەحمەدە حتى هەندێک کەس ئەڵێن چی کاکە ئەو کچە حیجاب و ئارام خۆشم کۆمەندێکی وام نووسی خۆشەویستان بەڵام ئەم مۆزوعە هیچ عیلاقی بەسەر کچێکی حیجابەوە نییە یان ناحیجاب بەڕاستی ئەمە ئینسانە لە ئینسان چاوەڕوانی هەموو خراپەیەک بکە ئازیزانی ئارام ئەحمەد لای من خوددا سەرچاوی خێر و چاکێ کاتێک تۆ درۆ لەگەڵ ئەویش ئەەکەیتە ئەویش ئەەکەی و ئەدەوێ بی خەڵەتێنی هەر بە ناوی ئەوە بۆ من خۆ دەخەڵەتێنی هەر بێ باجەکەی بێ ڕۆژان ڕاستی ئەمێ ئەوەشتان پێ بڵێمەوە دووبارە هەموو ئینسانێک هەموو ئەو خەیاڵانەی خۆت ئەوەی ڕۆژێ لە ڕۆژان بیرت لێ کردوێتەوە هاتە مێش کرد لە هەر شوێیەکە بێ بەواقع پیا تێپەڕیت و پێ ئەڕۆی بەڕاستی کاتێکە لە هەلومەرجێکە بیر لە پیاو کوشتنێک ئەەکەیتەوە یا لە ژن کوشتنێک ئەەکەیتەوە لە تۆڕەبوونێکا بێ ئەوە ئەو بۆچوونی ژن کوشتن و پیاو کوشتنە لە ناو نەفسی تۆدایە لە ناو خودی تۆدایە بەڕاستی بەڵام جارێ سەرکوتە پێویستی پێی نەبووە کە بڕێ ئەم کارە بکەیت ئەگەر ویسبێت کەسێ بکوژی ڕەنگە ترسابی بۆیەوە کوشتووە یا لەبەرەوەی کە زیندانی ئەەکەی لەبەر تووشی دوژمنایەتی ئەبی لەبەرەوەی ئەتکوژنەوەی ئەعدام دەکەن وەکو ئێران کە ئەوە هەیە باش نییە بەڵام ئەگەر ڕۆژێ بۆ بکرێ مادەم لە مێشتە ئەم جوڵەیە هەیە ئەوە دڵنیا بکە و کاراکەیت لەم ئەوروپایەیە زۆر جار ژن و پیاو کە شەڕیان بووە بە تایبەتی کوردەکان ژنەکەی بان کردووە ئەوەی کە مەسەلەن کە زۆر شارەزایە لە مۆزوعەکانە بەم ژنەی وتووە زەحمەت نەبێ ئەم مێردەی تۆ قەت پشی لێ ئازاراوە قەت وتێتی با فڵان سەگ کوژێ یا فڵانە فش کوژێ ئەگەر ئەم ژنە بڵێ ئەوەی وتووە ئیتر ئەو پیاوە خەتەرە بەڕاستی مادەم بیری لەوە کردوێتەوە یعنی لە ناخیە ئەو شتە هەیە باش نییە هەر لەبەر ئەوەش ئازانی ئارام ئەحمەد ئەوانەی ئەمڕۆ ئینسان ئەکوژن دوێنێ ئینسان کوژ نەبوون بەڕاستی دوێنێ وەکو منتەوە بوون بەڵام سبێنێ ئەین ئەمڕۆ بوون بە ئینسان کوژ چکە ناخیایەتی ئەمە لە ڕاستیە ئێوە بێن لە پێشای خۆتانە چۆن ئەکرێ باوکێک 20 دانە ساڵ کچێک بە گیان و دڵ بە ڕۆحی خۆی پەروەردەیکە گەورەیکە دوایی لەسەر ئەوەی کە حەزی لە پیاوێک کردووە یا ماچێکی یاوە پشی بیکوژێت چۆن
ئێوە ئەمە بنەوە بۆچی ئەی بنەوە بۆ پەیوەندی بە شەرف پارێزیەوە هەیە هیچ عیلاقی بە شەرف پارێزیەوە نییە من ئەزانم بەڵام نەیڵێ بەڕاستی نەیڵێ بۆیە دەیان خەیاڵی تریش هەیە لە ساتەکاندا ئەگەر بەبێ شتایەت کە بە ئارەزۆکان تایە بەڕاستی هەر کام لەوانە لە هەر هەلومەرجێکە کە ئەگە بزانی بە زیانی نێوتی ئەپەڕێت تۆش پێ ئاڕێ بەڕاستی باش نییە بۆیە خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەمەوێ لە کولی قسەکان نەتیجێ بن بەدەستەوە زیادەڕەوی لە هەر شتێکە کارە سادە خوڵقێنێت ئەوەی کە مەشروب بەخوا ئەگەر زیادەڕەوی تیا بکە ئەکەوێتە سەجادە ئەوەی تریاک و دەرمانە خوا زیادەڕەوی تیا بکە ئەچێتە ئەولاوە ئەوەی کەچگەرە ئەکێشێ ئەگەر زیادەڕەوی تیا بکە تووشی 1000 نەخۆشیە بەڕاستی باش نییە زیادەڕەوی لە چێشدا لە چێش باشە ئەگەر هاوسەنگی ڕانەگری لە هەر هەمیان کارەسات باترە باش نییە لێرەوەیەکە قەید و بەندەکان دانراون ئەویش قەسم لەسەر چێژی سێکسیە بە تایبەتی چونکە هێزی چێژی سێکسی زۆر توندە و زۆر کارەسات ئامێزە ئەگەر ڕای نەگریت باش نییە ئەگەر بەرنامەیەکی بۆی لەبێ بەڕاستی ئەگەر زیادە ڕەوی تیابکەی ئەبێتە کارەسات ئەمە واقعەکە پێویستە هەر کەس لە ئاسی خۆی بتوانێت مامەڵەی لەگەڵا بکە و ئەبێ هاوسەنگی ڕابگری لە مەسائلی شێژی سێکسیە ئەو کوڕا براکەی خۆی ئاتە بەرچەقۆ نەیتوانێت ئەم هاوسەنگی ڕابگرێ بەڕاستی زیادەڕەوی کردووە لە مەسەلەی حەز و ئارەزوو لە بەدەستهێنانی چێژەکانیە بەڕاستی باش نییە بۆیە خۆشەویستانی من عاشقە ڕاستەقینەکان زۆر ڕۆناچنە ناو مەسائلی سێکسیەوە ناڵم عاشقەکان کە ژن و پیاون بەیەکەوە کە بەڕاستی عاشقە بن ناڵم سێکس ناکەن بەڵام سێکسی ئەوان وەک خواردنی حەبێکی ئازار وایە بۆ شکاندنی ئازاری خۆشەویستی و ئەوینداری ئەمە لە منی بیسن واتە سێکس نییە لە پێناوی سێکسدا بەڵکو سێکسە لە پێناوی ئەوینداریە بۆیە کاتێک پیاوەکان من ئەڵێم پیاوەکان ها ئەوینداری ژنێک ئەبن تەنها بە دوای سێکسەکەیەوە نین سێکس لە شەقامەکانە پڕە بەڕاستی هەر لە حەزەیە بدەیت ئەتوانی ئەو کارە بکەیت ئەو بۆ پرۆسەتی پەڕی باش ئەوان کە ئەم پیاوانەی ئێستا یان ئەم ژنانە لەم سەردەمەی من و تۆ بەداخەوە ئێجگار کەم بۆتەوە باش نییە بەڵام ئەو بەشە کەمەیشی ئەگەر لە قوشبنێشی ئەم دنیاە مابێ بەڕاستی عاشق بن و ئەوینداری یەکتری بن بە دوای ئەوەن کە چۆن لە ناو یەکە بتوێنەوە لە ڕاستی باوەشەکانیان بۆ ئەوەیە ببن بە یەک ئەم دوو بەشەرە واتە ببن بە مەرگ لە حەقیقەتە تا ئەوەی کە بتوانن ئاسوودەی هەمیشەیی بەدەست بهێن یا بێ بە نسیبیان ئەگەر بە مەرگیش بێ ڕاستیان باشە ئینجا ئێوە کەسەری ئینسانەکەن خۆشەویستان پێتان وایە ئەم هەموو دینە لە ئاسی دنیا بۆچی دانراوە بۆچی ئەوەی مرۆڤایەتی هەیە باسی چەمشی ئەخلاقەکە بۆچی من زۆر جار لەسەر مەسائلی ئەخلاق پێداگریەکەم بۆچی خوددا دۆزەخی بۆ ئینسان داناوە و قەولی بەهەشتیشی داوە بە ئینسان بۆچی ئەم هەموو یاسا و ڕێسا و کەلتورە لە ئاسی دنیای وجودی هەیە کەلتوری هەمەڕام بۆچی ئەم هەموو دادگایە ئەم هەموو دادوەرە ئەم هەموو زیندانە ئەم هەموو استێدارەیە ئەم هەموو ئازار و چەوسانەوەی هەیە بۆچی ئەم هەموو ترسا هەیە لە پۆلیس و لە زیندان بەڕاستی یان ترس لە مەرگ بۆچی هەیە و بۆ ئەوە ڕۆژانە زەقەکرێتەوە بۆچی ئینسانەکان ئەوەندە باسی گۆڕ ئەکەن بۆچی ئەم هەموو قسە لەسەر عەقڵ و ئەقڵان ئەکرێت ئەزان بۆچی خۆشەویستانی من تەنها بۆ ئەوەیە مرۆڤ لەغاو بکرێت مرۆڤ هەوسان بکرێت خۆ لە خۆنی ئەمە مشتهات و خۆشەویستانی من چوارچێوەکان حەڵاڵ و حرامەکان لە خۆ نەهاتون لە ڕاستیە باش نییە ئینسان زۆر خەتەرناکە لە ڕاستیە ئەم هەموو شتە کە ئێستا یەکەیەکە بۆ ئێوەم باش کرد هەمووی هەیە ئینسان دەست لە تاوان هەڵ ناگرێت دەست لە خراپەکاری هەڵ ناگرێت بەڕاستی باش نییە ئەمەیە وە ئەکا لە گەنجێک کە بڕوە داش ئەنیشێ لە تەعزیە براکەیشە ئاوا کات و خۆی زەلیلەکە عەلە ئەساس خەفەت بۆ براکەی خوا ئاوایە ئەمە ئارام ئەحمەد تووشی شۆک ناکە بەڕاستی بە هەزاران هەزاری وا لە کۆمەلگاکەی تۆ وجودی هەیە عەزیزانی من لە ئێرانە هەیە لە فڵانە هەیە چاوەڕاستەکەی من ئەمە بزانن من خوێندومەتەوە لە ناو هینا لە ناو کوێتا پیا ژنێک لە یەک کاتە 4 مێردی هەبووە کوێتش خۆزان کە ئیسلامیوانە بابەتانە باش نییە ئاوایە یعنی چاوەڕوانی بکەن لە ئینسان مەخلوقێکە ئاوایە بۆیە ئەم هەموو یاسا و ڕێسایی بۆ دانراوە ئەگەر وانە بێ ئێوەزانێت کە چی ڕوو ئەدا بەڕاستی لە ئێرانە خەڵک ئەزانێ ئەگەر تۆ فڵانە کەس بکوژی
ئەو کوژنەوە کەچی هەری کوشێت ئەگەر تۆ تلیاک فرۆشی 20 ساڵەکان زیندانەوە هەرچی فرۆشێت ئینسان زۆر خەزە بە بەڕاستی ئینسان خەتەرە خۆشەویستانی ئارام ئەحمەد باش نییە بەداخەوە ئێستا ئەم سەردەمەی ئێمە سەردەمی ئەو عیشق و عیلاقەت و خۆشەویستیە نەماوە وەکوتم هەمووی بۆ چێژی زیاترە ئەوە چێژی زیاترە واکە لە ئینسان گەندەڵ بێ ئەوە چێژی زیاترە واکە لە ئینسان بەس پارە دەستخا بە هەر ڕێگەیە بێ بۆی بڕوە بەس خەریکی قومار و دزی و فێڵبازی و فەساد و ئافرەت و ئالم بابەتانە بێت باش نییە زیادەڕەوی لە هەموو شتێکە مەیکەن ئازیزانی ئارام ئەحمەد لە چێژیشە مەیکەن شەد نییە هاوسەنگی ڕابگرە لە بەرامبەر هەموو شتەکانە بۆ ئەوەی بەتراژیدیا ژیان و کۆتایی پێ نییە بۆی تووشی کارەسات نەبێت لە حقیقەتە باش نییە بۆی خۆت بەدناو نەکەیت هیچ کاتێ هەوڵ بدەن فێڵ لە عەقڵی خۆتان مەکەن باش نییە درۆتان بەڕاستی بۆ ئاسایی نەبێت بۆیە کە من ئەم قسانە ئەکەم ئازیزان وامەزان موطڵەقا بەڕەهایی پێم وایە هەموو بەشەرێک وایە نە هەموو بەشەرێک بەشەر کوژ نییە هەموو بەشەرێک بۆ نمونە بە دوای چێژە هەموو شتێک دانانێت لە ئاسی دنیایە لە ژیانی خۆیان بەڵام هەیە مادەم هەیە چاوەڕوانی ئەوە بکەن کە کابرا لەسەر براژنەکەی براکەی خۆی بکوژێت باش نییە ژنێک ئەم ناسی لە سێمانی شوی کرد بە پیاوێت دوو مناڵی هەبوو هەردوو مناڵەکەی کوشت لەگەڵەشی خەبات بوو کاتی خۆی هەردوو مناڵەکەی لەناو جێگا خنکانە بوو باش نییە دەستی دینیشی ئەوە تۆ ئافرەتەکە بەوە نییە بەڕاستی بەوە نییە ئینسان هەیە کە خۆم بینیومە عەشقی ژنێک بووە لەبەر ئەوەی ژنەکە بۆی نەبووە ژنەکەی کوشتووە باش نییە یعنی ئەوەی کە بەڕاستی ئەوینداری بۆ کوشتێتی توێتی مادەم بۆ من نابێت نابێ بۆ کەس بێت لە دوای خۆشی کوشتووە ئاوە بۆیە لێرەوە ئەمێ بە ئێوە بڵێم خوێندنەوەیەکی تر کە نازانم کرابێ یان نەکرابێ بەڵام لە لای من بە تێفکری من عەشق بۆ خۆی نەخۆشیە ئازیزانی ئارام ئەحمەد عەشق نەخۆشیە چونکە عەشق ئازارە باش نییە تۆ بۆ خۆشەویستی و بۆ عەشق ئازار ئەچێشیت با ئازارەکەی جوانیش بێ با ئازارەکەی پیرۆزیش بێ با ئازارەکەی خۆشیش بێ بەڵام دوجار هەر ئازارە بەڕاستی بۆیە کاتێک کە تۆ عاشق بی ئیتر ئەبیتە کەشێکی ئازار ئەچێژی و ئەبیتە کەسێک کە نەخۆشی لە حقیقەتە چونکە ئازارە هەیە چەند ساڵ بەر لە ئێستا هەر لەو بادینانەیە کچی کوڕێکی گەنجە کچێکی خۆشەویست هەرچی هەوڵی دا باوکی کچەکەی نەدا بە کوڕەکە ئەوە بوو کچەکە خۆی کوشت وێنەکەش بڵاو بووە هەموو شتێکی بڵاو بووە دوای 3-4 ڕۆژ کوڕەکەیش ڕۆیش بۆ سەر گۆڕی کچەکە یەک فشێکی نا بخۆیەوە لەسەر گۆڕی کچەکە خۆی کوشت هەر لە پاڵ گۆڕی کچەکە ناشتە ڕاست ئەمە بۆ خۆی ئەوینداریە لە حقیقەتە باش نییە کە ئەمانە بەداخەوە ئێستا دەگمەنە لە حقیقەتە باش نییە ناوەیە بۆیە داخەکەم ژیان پڕە لەم تراژیدیا خەمناکانە بۆ بەشەرەکان بۆ هەمووی بەڕاستی جێگەی داخ جا بە دووشتی نوکتە ئامێزیشان بۆ بژێڕنەوە خۆشەویستە لەسەر چی لەسەر دووڕووی ئینسان و لەسەر تاوان و ئەلەم بابەتانە خۆجا هەر دایڤشکی دوو قسەی خۆشیتانی بەڕاستی بە عەمل نایە کاتی خۆی ناوی گوندەکە نابم لەو شاباژێڕ و ئەوانە من بەخوا تەمەنم 14-15 ساڵە بوو لە ناو بێشەچنالێکە دوو لە ڕووی ئێوە کوڕێک نیشتبوو بەبەر کەرێکەوە وەرحاڵتر من بینیم و ئەوانە زانی کە من بینیمەوە ئەو ئالم بابەتانە وەڵای تۆ ڕۆژات و ڕۆژ و سێنەکەم ڕۆژێ لە مەجلیسێکە دانیشتووە جا من تۆزی قسە لە ڕوو ئەوانم جا نازانم قسەکان باشە یان خراپە ئەویان نازانم سێرەکەمە کاکە عەیبە و پیاو لەگەڵ کەرا ئەوە بکات و مژوتم ئەی تۆ فڵانە کات لەکە کەرەکە ئەوە نەکەم لورێ جا هەر بە ئێستا بۆ ئێوەی نالم وەکو خۆی بەڵام ڕێک بە مەعنا ڕووتەکەی وتم ئەی تۆ خۆم نەبیری ئەوە کرد کاکە ئەوە جێتم بۆ جایە کاکە گیان کرد هەرەوەیە کە تۆ کردەوە هەرەوەیە کە ڕۆژێکی عەجیب نییە کاکە گیان ئەمە لایەنیشن جارێکیان کە ئێساش لە بیرمە لە منتیقەی پێنجۆن لە چەمی شلێر ژنێک حەزی لە پیاوێ کردبوو مێردەکەی ناوی عەبدوڵڵا بوو پێیان ئێمە لە کوردوارە بە عەبدوڵڵاڵێن عەبا لە هەندێک شوێنە بەڕاستی پیاوەکەی بردبووە بۆ ماڵەوە شەو لە ناو جێگەیە لێکی لەو گوندانەیە بەڕاستی گوندەکەم بینوەشکە زۆر مناڵ بووم بەڕاست لەواقعە بە هەردووشیان سەرین ئەخەنە سەر دەمی کابرا و عەبەی دامەوە خنچێن باش نییە کە ئەی خنچێنن وەرحاڵ ئەتەوە بڵاو بووە کە ئەبەیان خنکانوە لە ناو جێگا و ئانم بابەتانە و ژنەکە گیرا مناڵێکیشی هەبوو تازە مناڵەکە مثلا هایتر فێری قسە بووە و نازانێ و ئادەم بابەتانە و تێکەڵیەکە مناڵەکەشیان برد بۆ مەخفەرەکەی پێنجۆن بۆ ئەوەی کە لەگەڵ دایکیا بزان ئەم مۆزوعە چۆن ڕوویاوە خۆشەویستان بە مناڵەکەیان وتبوو پۆلیسەکەەوە وتبووی پێمان بڵێ چی بووە و کی هابوو ماتان ئەم شەو ئەویش تەنها وتبووی
ئەبە پخ وەڵا کاکە یەکسەرە پۆلیس بەو کەلیمەی ئەو نەڕە زەرێن کە عەبەدەمان پخ کردووە بەڕاستی باش نییە یەکسەر کەسم بوو کە ئەم ژن و پیاوە ئەبەیان خنکاندووە لەناو جێگەیان حتا چەند ساڵ دواتیش لەو پێنجۆنەیە پیاوەکان پیاوی سەعبەشی بەشنەکەیانەوت یان و بە قوربانە شەو ئەبە پخمان نەگەی ینی ببوو بە مۆدێل خۆشەویستە جا من کاتی خۆی ئەوم بینیوە باشە لەبەر ئەوە زۆر ئاسایی لە ئەو مۆزوعانە لە ژیانی ئینسانەکانە ڕوئەدا ئیتر ناشرینە بەڵێ ناشرینە بۆ لەم کۆمەڵگای ئەماشی ناشرین ڕوونادا خۆشەویستان 100 ڕوئەدا 95 ناشرینە بابەتیان ئێستا لەم ئەوروپایی کە منی دێژیم و دەوڵەتێکی ئەلمانی و ئالم بابەتانەیە هیچ ئامۆزا و پوزایەک ناتوان بەیەکەوە زەواجکەن باش نییە؟ یعنی تۆ لە ئەوروپایە ئێستا ئامۆزای کشێکی ئامۆزا هەبێ یان کشێکی پوزا هەبێ ئێوە ناتوان بەیەکەوە زەواجکەن بۆتان مارە ناکرێ زەواج ناکەن بەڵام سێریکە بەرنامە لە تیڤیا هەیە لە تیڤی کەناڵەکانی هۆڵندیە بەرنامەیە کە بە زیندوی ئەچێ بە کچێک ئەڵێ تۆ تەلەفۆن کە بۆ ئامۆزاکە و پوزاکە بزانێت کە بڵێ باشن کۆفی بخۆینەوە جا لە هۆڵندایە بە تایبەتین ئەگەر بە ژنێ بڵێ بچین کۆفی بخۆن یا ژنێ بە پیاە بڵێ کۆفی یعنی بچین کۆفی بخۆن ڕێکوتن لەسەر شووی نووسنەکە لە ڕاستیە بۆ ئەوەیە ئەم کوڕان ئەم کچانە تەلەفۆنەکەن بۆ ئامۆزایان بۆ پوزایان لە 100 دانەیان 8 ساڵەکەی ئەڵێ ئامادەن بۆ کۆفی خواردنەوەکە کەواتە چییە؟ کەواتە ئەمانە یاسان نایڵێ ئەمانە بەیەکەوە زەواجکەن بەڵام سێکسەکەن درۆکەن باش نییە؟ سێکس ئەەکەن لە ڕاستیە بەڵام لە کۆمەڵگاکانی ئێمەیە لە کۆمەڵگا ئیسلامیەکانیشە هەمووتان ئەزان کە ئامۆزا و پوزا بەیەکەوە زەواجکەن بەیەکەوە مناڵە خەنەوە لە ڕاستی بە ملیۆن ئامۆزا و پوزا هێژن و زەواجیان کردووە کامیان ڕاستەکە ئەمەی ئەوروپا ڕاستەکە یا ئەوەی کە لە ئیسلامە هەیە کە حەواڵە ئامۆزا لەگەڵ ئامۆزا زەواجکەن و پوزا لەگەڵ پوزای زەواجکەن باش نییە؟ لێرە زەواجەکە ناکە بەڵام ئەوی ترێخوا وەکووە بینن گۆشتەکەی خوا بەڵام گۆشتاوەکەی ناخوا باش نییە؟ هاوای بەداخەوە من پێم وایە زیاتر لەسەر ئەو مۆزوعان نەڕۆم باشە بەداخەوە ئێستا لەم کۆمەلگای ئێمەیە ئەگەر ڕاستگۆ بیت تۆی دۆڕێنیت خۆشەویستە بەداخەوە فەیلسوفێکی فەڕەنسی هەیەڵێ ئەوەی کە ژیانی ڕاگرتووە درۆیە نە حەقیقەت من بەتەواتی قەناعەتم بەوە هەیە ڕاست فعلەن ئەوەی کە ژیانی ڕاگرتووە درۆیە تۆ ئەگەر ڕاستگۆ بی ئەی دۆڕێنی وەکو ئارام ئەحمەد کاتێ ژنێ پێت ئەڵێ خۆشم ئەوەی تۆ بۆ بڵێ خۆشم ناوێ ئەو ژنەوێ بە دوژمنی تر هەزار پەت بتونە بێحرمەتی پێکە نایە واقع ببینێ ڕەنگە پێچوانەکەشی هەروایە باش نییە؟ پیاە بە ژنێ بڵێ خۆشم ئەوێت ژنەکە ئەگەر بڵێ من تۆم خۆش نایە بنمونە ئیتەوێت بە دوژمنی ناتوانێت واق بڵێ ڕاستەکە من ئەوم خۆشێ ئەو منی خۆش نایە وشی زۆر ئاسایی ڕاستی بەڵام ئێمە نامان ئێمە ئەبێ بە درۆ خۆشمان بوێت باش نییە؟ بە درۆ ڕەفاقەتکەین هەموو شتێکی ئێمە بەڕاستی درۆیە ئەوەیە بەداخەوە ئەمە تێفکردنی من بوو لەسەر ئەو قەزیەیە هیوادارم بەڕاستی کە شتێکە بوو بێ ویستم لەسەر ئەو مۆدێلات و کۆمەڵێ ژن بەڕاستی کە وەستەکان زۆر ناخۆش قسە بکەم بەڵام لەسەر ژنان کە بەداخەوە ئیش بۆ دەستگای پاراستن ئەوانەیەکن بە تایبەتی لە هەولێرە زۆر بوون ئەو ژنان جا خەڵکی شوێن من نازانم ئەوانە زۆر خەتەرناکن ئەوانە هیوادارم لایڤێکی ترا بتوانم لایڤی ئایندێشمان لەسەر مەسائلی گەندەڵی ئەوانە بێ بەڵام ئەم شۆ تەنها ویستم ئەو قسە و باسانە لە خزمەتی ئەوەیە بکەم هیوادارم کە سوودێکم بە هەمووتان گەیان دەبێ ئەتوانم بڵێم کە ئەوەی کەوتومە لە 100% ئەو شتان نەبووە کە لەکە لەسەری ئارام ئەحمەدایە بەڕاستی بەڵام ئەوەیە کە تۆ ناتوانانی ڕاستگۆبی لە حەقیقەتە ناتوانانی بە ڕاستگویانە بیت پەیامەکانی خۆ بگەێنیت بەداخەوە لە خۆشەویستانی من بۆیە پێم وایە کە هەر ئەوەندە بەسە لەوە زیاتر کاتان ناگرم خۆشەویستیم بۆ هەموو لایەکان هەیە هیوادارم کە ئەوەی باسم کرد ئیسفادەی هەبێ تەمەناکەم کە لەسەر چەمشی ئەخلاق زۆر ڕابوەستن تەمەناکەم کە زیادەڕەوی نەکەن لە هەموو شتەکانە بە تایبەتی لەو چێژی سێکسی و ئالەم بابەتان بۆی بەکارەسات یا بە تراژیدیا ژیانتان کۆتایی پێنەیە لە ڕاستیە بتوان هەماهەنگی لەگەڵ هەموو ئەو مۆزوعانە بکەن لەوە لە مەشروبە لە فڵانە زیادەڕەوی مەکەن پێم وایە بە قازانجە
خۆشەویستانی من بۆی کە تووشی ڕوودا و تووشی کارەسات مەبن و نەبن هیوادارم و ئەوەشی کە ڕوو ئەدا لە ژیانی ئینسانەکانە بە ئاسایی وەریگرن تەواو ئینسانێکە وای بیرەکاتەوە ڕاستی ئێستا ئەو کوڕی کە براکەی خۆی کوشتووە ڕەنگە وا بیری کردوێت من براکەی خۆمە کوژم کەس پێم نازانێ دوای فەرتەیەک لەگەڵ براژنەکەی خۆمە زەواجەکەم و بێکەوە بۆ خۆمان ئەژینوتەوە ڕەنگە وای بیری کردێتەوە ڕاست کێشەکە ئەوە نییە کە ئەمە چەندە تاوان چەندە خراپە کێشەکەوەیە کە ناو ئینسانە هەموو شتێکەیە تووشی شۆک ببن خۆشەویستانی ئارام ئەحمەد شەوگاتان خۆش بێ خواتان لەگەڵ حرمەتی و خۆشەویستیم بۆ هەموو لایەک و تا لایەکی تریەمەوە خزمەتان خواتان لەگەڵ